بەناوی خۆی بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی ماکی پەیام لە بەردەم یەکێک لە وێزەکانیدا بەشکردنی سوتەمەنی یاخود بەنزینی پاڵپشتی کراون بە 750 دینار. تەنیا چەند کاتژمێرێک بەنزین لە خەزانی ئەم وێزگەیەدا دەمێنێت بۆ ئەوە شۆفێران ناچارن لە درنگانێکی شەوەوە سەرە بگرن تا ئەوەی چەندیتێک بەنزینیان بە نرخی پاڵپشتی کراو کە 750 دینارە بۆ هەر لیترێک نۆرماڵیان دەست بکەوێت. لەبەر ئەوەی ژمارەی بەنزیخانەکان و لە هەمان کاتیشدا ئەو ژمارە لیترێک کە ڕۆژانەیە دە سلێمانیوە کەمە، شۆفێران ناچارن لە درنگانێکی شەوە لەسەر شەقامەکان و لە بەردەم وێزگەکاندا لە چاوەڕوانیدا بمێننەوە. ئێستا کاتژمێر 5:30 دابەشکردنی بەنزین لە یەکێک لە وێزگەکان دەستی پێکردووە. وەکو قسەم لەگەڵا کردوون ئەو پەڕیتا کاتژمێر 8 بەیانی بەنزین دەمێنێت بۆ ئەوەیە دەرفەتێکە لە ماوەدا بتوانن بەنزین وەربگرن. هەرچەندە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان ڕۆژی ڕابردوو بڕیاریدا کە بەنزین ببێ بە 850 دیناری، بەڵام بەنزیخانەکانی سلێمانی ئامادەینەوە بڕیار جێبەجێکەن و دەڵێن ئێمە ڕۆژانی پێشووتر بە نرخێکی بەرز بەنزینمان کردووە، بە چ پێوەرێک ئێستا بە هەرزان بیفرۆشین و زەرەر لە خۆمان بدەین. لەگەڵماندا بن ئەم بابەتە و چەندین گرفتی دیکە کە پێویستە بە نرخی سوتەمەنیەوە لەگەڵ شۆفێران و هاوڵاتیاندا گفتوگۆ دەکەین. خوا بەخێر بەسەر چاوم عەزیەتان کێشا. وەڵی برا بەڕێز دەکەم ئەم خەڵکە هەمی سەری گرتو هەمی چیلێکی فەقیرە تیاشەدی دۆڵمەنی تیا بە حەقەت بەس لە نوێی شەوم سیارەکەمان جێڵاولیانە لە نوێی شەوە بەخوا دەنایدانژین تا نزیکی 11 دوو سیارەمان پێ وەیەکیامان جێڵە دانێکیامان بردووە بانی کە سەعات 3:30 بۆ 4 نوێژماکاتنەوە بە دیێردانشین تا ئیساکە بۆ 20 لیتر بەنزین. باشە هەر بەجددی ئێوە ئیسراحەتەکەی خۆتان لەسەر ئەمەدانەوە بۆ چەندیتەوە؟ وەڵی نازم چەندێتی مادەنێ بەس هەرێکی بای 20,000 تێکرێت لە 50 لیتر زیادر نادەن ئەگەوکو تێکردن تێکی بتوێ پڕیکەیت مەرزی هەیە خوانی ڕستەوە 20 لیترێک دەکا کە سیاری گەورە بەس 20 لیتر بۆ 20 لیتر ڕۆڵێ دوو تەنکیە ئەی ڕەحمەتی خوا لێ بەس ئێمە ئەوە وەرناگرین ئێمە سیارەکەمان کابرای کوتە 40 لیترێکرێت. جناب و شۆفێری ئاساییان شۆفێری تەکسیت؟ وەڵی ئەم قەمرە سپێن بێ خصوصیان پێ جناب و تەکسی پێ بە زیاتر ناچاری کرێکاریەکەم سواس دەکەم ناتوانم لیتی بە 1100 بە 1000 زیاتر دێکم. ئێستا ئەگەر ئەمڕۆ کرێکاری هەبوو وێلەوە چ نەچووبی لەبەرەوەی بەنزین چووم لە بەخاتی ئەم بەنزینە ئەیکەم بە قوربانی بەیانی باینەچم بۆ ئیشەکەم. حسابکە تو دووقات لەسەر وەستی هەم ئەمڕۆ ئیشر نەکردووە 20,000 ڕۆژانەکە لە دەستداوە لەو لاشەوە لێرە بە ڕێژەیەکی تا ڕادەی بەرزیش بەنزین لە بەخوا بەڕێزەکەم ئەوەی هەموو وەلیادۆ ژیان وەلیادوە خەتای کەسش نییە بۆی خەتای نەمنە نەتوێنەیەکێتدا ئامەشتەکە بۆ جەنابەت پێت وایە بۆچی ئاوا بە چۆن دەڵێی خەڵک بە ترسەوەیە یعنی شەوێکی درەنگە لەبەرەوەی زوو نامێنێ؟ وەڵڵەهی من دوێنێ ناپێرە بەیانی هاتم سعات 5 بەیانی هاتم سەرم کرد هەتا ناو بەنزیخانەکە ڕۆشتم سوێن بەخوا دەستماگەی عەدادەکە داخراوەتی نەماوە. یعنی ها جناب و سەر دوای چەندی ساعت سەرگرتن گەیشتە بەرەو عەداوەتی نەماوە؟ بەخوای گەورە لە پردەکەی وڵوبۆ سەرم گرتۆ بۆیە چەندێکە پێچوو؟ تقریبا 40 بۆ 45 چاگەڕوا ماشەڵڵا 45 دقیقە باشە ڕوا یعنی ئێستا بە سەعاتێ شکورن مەمنونی نەگە بەرماگە بە ساعتێک بە ساعت نییەکەش نییە ئیسا سەرە گەڕاتەوە بۆ مزگەوتی ئیمام عەلی بۆ مزگەوتی ئیمام عەلی ئەرە بەخوا وڵوبە ئەرە بەخوا برا بەڕێزەکەم سەرە گەڕاوەتە بۆیە ناچاری نەبێت جەنابی لەم کاتەوە سەر بکەرە بەخوامی فەقیری هەمووی داماویەکی خەڵک چی پێویستێکی بەوەیە خەو لە خۆی حرامکە ژیان لە خۆی حرامکە سیارێ بای 30 وەرەقەیە ئەلێ جێبیڵە بە دیارە دانیشێت ئەوێنێت سمەخۆ 11 شەو سیارە مێناوە دام ناوە لێرە 11 شەو هێنامە دام ناوە لێرە دەکردنی چێتەچیتەوە خۆ نوێژی بەیانیشم کردووە هاتوون بێرەوە ساوم بۆ چەند لیترێک؟ وڵی ئەگەر 50 45 تا 40 لیترێکرە من سیارەکەم زۆر ناکرێت زۆر ناچاری نەبێ ئەمەکەی جاگەر ناچار نەبین کیە بۆ ئێرە هەومان حەزمان لە خەوە لە ماڵەوە بخەوین ئیسراحەتێکی نەکردو ساعت 12 خەوتوم بە قەلەقیەوەی زوو خەبەرم بێتەوە پێشەوەی جەرەسی مۆبایلەکەم لێبە خۆمە ساو پێشەوەی مەلابانگمەم بەخەبەر بوو لەبەرەوەی قەلەق بوویت بێگومان ئەگە قەلەق نەبێەوە ناکەیت منیش گەڕوانە بێت احتیاجیە و سەرە ناگرم چون بەنزینی خۆم تێکەم وەڕۆ سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچوو بڕایدا بیکا بە 750 دا بەڵام وەزیخانەکانتیان چۆن بێت لەسەر حسابی بازرگان دایبەزێنێ با خۆی بە هەرزان مافرۆشی بەش بە هەرزانی فرۆشین خۆ بێگومان قسەکانم تەواو ئەوان بە گران کڕیویانە چۆن بە هەرزانی فرۆشتنەوە دوایی ڕاستە بە حکوومەت پاڵپشتی بکە
کە پاڵ پشتی کرد ئەوش بەرزانەی فرۆشێ بەنزینە 150 لە سلێمانی کەمە سێ وێزگیان چۆ وێزگەی سیانە سیان بەڵە سیانەکیانە چوارچرای دوانەی گیان لێرە و دایشان لە کاتی ئەوشان لە کازیوەیە دواتە حکوومەت ئەو بەنزینە پاڵپشتی کراوە کە 150 کەمە ڕێژەکەی ئێگەر کەم نەبێ خەڵگاوە سەرگرێ بۆی ئێمە پێشروانەوە پێشم قەیرانەوانە بوو هاتین دەدەقەت چارێکێک بەنزینمان تێک ڕۆ ڕۆشتین کێشەمانەبوویشی خۆمەلمانەکە ئیسە ناوێری نەفەرەکە سەرخەیت ئەبێرە سوچێکا بۆ سیێتان نەفرێک دەستەکەوێ یعنی ناتوانانی بسوڕیتەوە بسوڕیت ناوێری بسوڕێت بەنزینەکە سەرفەکەی دوای بێت داین لە 35,000 بە بەنزین و سەرە بگریتەوە دوو ئێوارم بگریت زیحام مەگەر ناچمە ناو بازاڕەوە ناچیت نەوەڵە ناتوانیت بچیت ناو بازاڕ و زیحام جارێ سعات دەرناچیت تۆ سعاتی سەر گرانی بەنزین ناچار بووی نەچێ ناو شایستەوەی ناو بازاڕەکە ناتوانانی برا ئازیزەکەم کە تۆ بەنزین گران بوو کابرا دەستەگرێ بە 3000 و بە 4000 یعنی شوێنەکە پێڵێ پێشریشە نەڕۆشتوی بۆ پارە ئێنە حەقی ناگرم ئەوش پاری پێ نییە ماشی وەرنەگرتووە ئێ من بڵم 10,000 کابرا هەرمێشێتەخێ هەموو قوربانی دەستی حکوومەتە یانی بێگومان تا چنێکی تر پێت وایە بەنزی لە بەنزیخانەکە ئامێنێت تا چەند سەعاتی تر بە پێی تەجروبەی خۆت من زۆر کات دەبینم سەعات 10 و 11 لە نەما بەڵێ پێماتان نیوەڕۆیە بەس من چونکە پێشتر گاز بووە غازم بووە سیارەکەم غاز بووە زۆر سەرم نەگرتووە نەوەڵاتر غاز بووە بە قەیران مەجبورین بە بەنزین تێکەین بەجددی ئێمە بەشێک لە ژیانمان لەسەرا گوزەران من ئەم شەو ماڵیاوە بێ تەلەفۆنی بۆ کردم غاز فرۆشەکەوتی وەرە با بڵێک بۆ پڕکەم لەوە چە هەفتەیەکە بێ پێم وتو یەک هەفتەیە بێ پێم وتووە یەک هەفتەیە پێم وتە ماڵیاوە بێژ لە چاکی خۆیەتی خۆتوانە نەیا بە من بڕۆ لە بازارە بە 25,000 لە بازارە بە 25,000 هەڵە بەتەکی لە بازارە بە 25,000 ئەم شەو ماڵیاوە بێ تەلەفۆنی کردو چون متڵە غازم کۆڕیوە یعنی هەموو گیانمان و هەموو ئیشێکمان بۆ بەسەرە بێگومان سەرم حتا بۆ پارەدانی کارەواشە بەچی سەرە بگریت بێگومانە بێ بچی سەرە بگرێت حتا بڵی کاکە مەمنون پارەکەم لێ وەرگرە بۆ بەشی خەرامە بێ بڵێ مەمنون پارەکەم لێ وەربگرە من لە شەو سیارەکەم داناوە سعات 6 هاتوومەتەوە بۆ لای سیارەکە ئێستا سعات 5:35 دقیقە بانزیخانەکە بەڵێ ئێستا هاتوونەتەوە و وەتەمان بەنزی وەرگرن هەرە وەڵا باشە ناچاری نەبێ میشەکەن ئاو شەوان سیارە جێ بێ وەرە نەوەڵا ناچاری نەبێت کێ ئەمیشەکە کێ خەو لە خۆیە تۆرێنێت و بڕای لەسەرەی بەنزی نابۆسی ئەگەر بەنزینەکە بۆ وایە بۆ خۆی ئێمەش بە ئیسراحەت کەواتە وەزعەکەتان بە شێوەیە کە ئەبێت ئەو پەڕی هەوڵ بن تا بە کەمترین کات بڕێک بەنزینی پاڵپشتی کرا وەربگرن هەرەوەڵا وەزعەکەمان ئاوە ئەگەر یارمەتیمان بن و بەنزینەکە هەبێ ئێمەش کێشەمان نییە و خەڵکەکەش بە هەرزانترە بنی کاکەی ئێمە ئەڵێن 5,000 بۆ شوێنی دووریش ئەلە کاکە گیان گرانە و بە عەمەلی ئێمە نایە پێم وایە ئەگەر ناچاری نەبێت کەس حەز بە مەزان ناکات ئێسەیەکی وەکو من لە سعات دەی شەوە هاتووم بە تای ساکی سوێن بەخۆ هەر لێرانە ماوەتەوە یانی نەشڕۆیشتەوە بەعەبەد لە لای سیارەکە مامەتۆ هەتا ئێستاکێ لە دەی شەوی ڕابردووە بەڵێ هەتا ئێستا کەوەک ساعت حوتی بەیانی من ماوەتەوە چاوەڕوانی دەری بەنزینەکەم کەس حەز بە وەزعەش ناکە جەناب شۆفێری تەکسی دەگە بێت و بە نرخە بازرگانیەکە بیکڕی لەوە چیوە بۆ نەمێنێتەوە پارە ئێخۆ گومانتیانە من هەر خۆم دوێنێ 12 لیتر کڕێ بە 15,000 دینار وەڵاوە بیلای دەرینانێ بۆ ئێمە هەرفریایەوەکەم مایەکاری دەچ ئەیخۆ گومانتیانە خەڵکیش فەقیرە ناقی نام خەڵک معاملەشمان لەگەڵاکە خەڵکیش پێی نییە خەڵکیش پێی نییە معموچەکە نییە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووتی ئەو کردن بە 150 بەنزیخانەکانێ بەچی کردی لەسەر حسابی ئێمە بە گرانکردمانیانی چی بە هەرزان بیفرۆش ئەگەر خوای کە ئەو بڕوارە ئەو بڕیارە بە ئەو بچێرە سەر ئێمەش پێ خۆشحاڵە بین پێت وایە ئەمان ناتوانن ئەم حکوومەتە یان نیەتیان نییە بۆچی ناتوانن نیەتیان نییە ئەینا بۆچی ناتوانن هەموو شتێک دەتوانن زۆربەی بینم پاس و شۆفێری تەکسیە ئەمەش لەبەرەوەیە کە بەڕاستی ئەم دوو چینە بژێویان لەسەر ئەم سیارێ ئەخۆیەکی وەکم سوێن بەخوا بەس موچەم لە یەک دینار موچەم لێ لە هەرێمی کوردستان ئەم تەکسیە نەبێ صاحب 600 خێزانم ئەوەش حاڵی بەنزینەکە ئەوەش حاڵی بەنزینەکە کەی بینن سیارەمان دانەوە دەدەی شەوی ڕابردووە سیارەدانەوە شۆفێری ئیشەکە شەر شۆفێری تەکسیەوە نیە ناچاری نەبێم ئاواکەیت ئەمە هەروە ناچاریە ئەمە ناچاریە کە ناچاری نەبێەوە ناکەن
ئەوکە وەزع ئەوکەی ژیان ئەمە نامەگەڕێتەوە بۆ سەرەتای نەوەدەکان و ڕێک نەوەتەکانە بۆی مەگەر ڕێک نەوەتەکانە هەموو ژیانمان بۆتە سەرەگرتن هەروە بووە ئێستا تۆزنەوە پێش هەر باسی ئەوم کرد موچە دواکەوتن هەر لە نەوەتەکان و دەستی پێ کرد و هەر دواکەوتن هەر سەری بۆ بگرن سەرە بووە هەمووی سەرێ ئەوە غازار نەما ئەو بانزین نەما کارەبار نەما ئاو نییە سەرۆکی حکوومەت دەڵێ وەتان نرخەکەمان دابەزان بازرگانەکانیش و خاڵ مەنزیقانەکانیش دەڵێن لەسەر حسابی ئێمەدایە بەزێنی خەتای خۆمان چێ بازرگانە چاوچونەکەکانیشن ئەوانش دەوریان هەیە ئای خاویلە ئەوە دەوری نییە حکوومەت کۆنتڕۆڵی ئەم دۆخە بکە حکوومەت هەمی خۆیان بازرگان خۆیانە هەموو شتێک خۆیان یانی بەرژەوەندی خۆیان لە پێش خەڵکەوەیە ئەگەوانە بێ ئەم وەزع ئەوە چی سێ شەو سێ ڕۆژ سەرێکە بەرەکە ئێستا چەند لیتر تێکرد لە وڵاتە 34 لیتری خواتە وەڵام ینی بۆ 34 لیتر لە سەعات دەی شەوی ڕابردووە سیارەکە جێشتووە هەروە بوو هەروەڵا تا چەند گرگە ژماری بەنزیخانە حکوومەکان زیاد بکرێت هەچەندە زیاکرێ بۆ بەرژەوەندی خەڵکە لە 11 شەوەوە سیارەکە جێشیان خۆشمایتەوە سیارەکەم جێشت و خۆراش ناچاری نەبێ ئیشی ئاواقی سیارەکەی خۆ جێبێ لەسەر ئەگەر ناچاری نەبێ خەڵکەمە چۆنەکە یانزە شەو سیارە جێبێڵست ماڵی خۆی جێبێ لەسەر و جادە بە تاکی ڕاست سەرۆکی حکوومەت دەڵێ لەمە ویلایەت تا 150 دا بەڵام خاوەن بەزیخانەکان چۆنە بێ سەحسابی ئێمە نرخەرزان بکرێ ئێمە خۆمان گیران کڕیمانە ومێدی هەیە بەم زوانە ئینشەڵا گرفتەکە چارەسەر بێ یان هەر ژیانمان هەر گۆتە سەرە دڵنیا بە هەروە ئەڕۆ هەروە باشش بێ هەم خراپە بێتەوە یانی تازە بێ ڕابین لەگەڵ قەیرانەکان هاتوون ئێمە هەر کوردەوەتا هەیە لە قەیرانە جاتری هەموو ژیانمە هەر لە سەرەگرتن و سیارە جێهێشتن و چاوەڕوانیە وڵی ئەگەر دەبانە کراوە بۆیە هەروە بوو کوالیتەکەی چۆنە خراپ نییە بەنزینە نانا هەندێک جا بازرگانەکە ئەشیکردی بۆ نرخە گرانە و کوالیتەکەشی باش نییە باوەڕکە ڕەنگە وەکو ئەمە باش نەبێت وەکو ئەم باش نەبێت بەدڵنیایی وەکو پێت وایە حکوومەت چاو دێرە بەسەر وێزگەکان و بازرگانەکانی سوتەمەنیەوەیان خۆشی چۆن بڵێ چاوەڕێی خێری ئەوانە زیاتر بەرژەوەندی کۆمپانیاکان و بازرگانەکان لە بە چاوەڕێیان خەڵک ژیان هەمی بەرژەوەندیە حکوومەتیش بیر لە بەرژەوەندی خۆی کاتەوە بەدڵنیاییەوە تەبانە بێ لە بەرژەوەندی خۆی بکاتەوە والله من ساعات سونيوات زۆربەی ئەوانی کە ئیبینم شۆفێری پاسن یان تەکسی هی ئەوەیە گەر بۆ نرخە بازرگانی بێ وەکوڵە بۆتان دەڕێنێتەوە أرى والله درينا يعني توجك يا مروجانا ناكري هزارو صوبان جابي ببانزين سركاكي ليرة تلنا حصوبا جاكا باشترا بەپێی تەجروبەی جەناب و زوو ناچار بوویەوە سەری بۆ بگری والله مديك واجنانا والله بيشتر وانا بوقت باشە ماوەی پیش قەیران هەبوو بەشەوە ئەماینەوە و سیارەمان جێهێشت و هیوا بوو بلۆکێکی لە جێ سیارەکەی دانا و ئەوە ئەو کاتە و بیر نایە بە تایبەتی نەوەدەکان و دواتر دوای 2000ەکانی شەرە بەڕاستی ئەم قۆناغانە وا ناکاتەیتر تۆزێ بێ ئومێد بین لەوەی کە ئەم قەیرانانە نیەتی چارەسەربوونی یەکجاریان نییە راس برا والله مش لو لا تيما دوباره بيتو راحتين بوشتانا ڕاهاتووی أرى والله هەموو ژیانمان بۆ بەسەرەگرتن بۆ بەنزینە بۆ غازە بۆ پارەی کارەبا و مروری شارد شۆشە بێ سەرە أرى والله بير هرسله بقدي إن شاء الله باشكم قوي جو رحمة بيبقى باش سەرۆکی حکوومەت ئەڵێ هەرزانێکین باش 150 دینار بازرگانەکانیشان جا بۆ لەستە گیرفانی ئێمە تۆ خۆ بە گران پێمانە فرشتووەتەمە ئێمە هەرزانیکەین هەرزانکردناوا بێ نا والله وانا نا والله وتا له اللي بحساب دو سيبان خان ارزنا كروا والله بزور ايش بزور ايش تبزانا شلون اوان بيلا كانوا لەکترسا و ئەینا چۆنە بێت تۆ خۆت بە گران بیفرۆشی بە 1300 کار بە 1300 ئەیفرۆشیە بە بەنزیخانەکان بەی تۆ باش 150 بیفرۆشی هیچ اوان كان بتايبتي سليماني برونا كم هيك بشي تجرو بريارو ئێمە ئیشمان لەسەرەوە نییە بازرگان زەرەکە ئیشمان لەسەر حکوومەت یارمەتی دەربێت نەکەوە ئێمە بڵێن با بازرگانەکان زەرەکان لە بەرەوەی خەڵک خێرکە ئێمەمانەوێ هەردوو لا عەدالەت بێت راس والله 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 مش حسب هناك بس الله شيء باش ان شاء الله سلب قريتو ليش باش صوبن جادينار كاس حسب مناقه سلب قري لا ساعات امبرادر من هشتي شو سريد انا بۆ چەند هەزار دینارێک بۆی بگەڕێتەوە بۆ چەند لیتر لا تنشيغا قد هزار بقرته لا او دو شو بخا برادر مي دو شو ولا نتموتو ماله بو 10000 اگر باش صوبن جايگا بير چون نبي باشترو باشێتە بەردەم عەدادەکە ولا تیانەمە بخوا برادرك مانزين برابو حساب دبا بردي وتمان بابالي بين بدبها بينجتري كان وي بقات السرك وحساب ريقو توروي بیرتان نایە نارە بە قورعان باشە ناچاری نەبێ ئاوای سەرەگریت بەم کاتە پورە نەوەڵا لە 11 شەوە لێرانەی لە 11 شەوە بۆ چەند هەزارێک بگەڕێتەوە ناچاری ئارە وەڵا
حکومت دەڵێ هەرزانێکم جا هەرزانکردناوە ئەیکا ئیشەڵا ئیکەن بەڕێوێ حکومت نیەتی هەیە یان نیەتی نییە هەرزانیگا والله ئەبێت تاماین بە تەمامی بڵێ هەرزانێکە یان نیەتی باشی نییە بۆم خەڵکە جا خۆ بە حسابی باوکی ئەو خەڵکە بێ وڵای دوژمنی ئەم خەڵکی حکومەتەکە ئێمە بۆتە دوژمنی خەڵک ئەرە بە قورعان خوا باوکی گەر وایە بیبڕێ ئۆکەی باوک خێری نییە بۆ ئەولادەکانی بەرە بەخوا بەس زەرن خۆم لە سەعاتێکی شەوە هاتووم بۆ سەرە نەخەوتوین و ئەوە سەعات حوتی بەیانە جا خۆم لەوشیشی بۆ نەکرێ بەری لای نەوەڵی سەرەکە ڕۆم ماڵەوە خەوم بۆ خۆم تا سەعاتێکی نیوەڕۆ ئەگەر مەگەر بەنزینەکەمان بۆ وەرزانکەن شتێکی باشە و بۆ ئێمەش باشترە بەنزینی تر تێکەین لای نێو شوێن دیلکۆلی ئەیا و حەزێتی فلپەمپەیە سەرۆکی حکومەت وتی هەرزانێکین لە بەیانیەوە تا هیچ هەرزانیش نەبوو وەڵی ڕاستەکەن دەنگوویەکی وا هەیە بەس ئایا ئەکرێ پێت وایە جدین لەو هەوڵەیان زۆر خەمی خەڵکیان نییە والله عەلەم ئێمە شەومانەوێ هەرزان بێ بەس بەخوا ئاوا بڕ هەرزان نابێت هەرزانیش بێت 850 هێشتا بۆ تەکسی زۆرە چکو ئێمە نەفرە سەرەقین ڕۆژێت تا ئێوارێمە گەڕین 25000 پێیاگەینەوە 15 بینێت بنزین جارێ بنزینەکە شتێکی بە 1600 شتێم کردو بەکەڵک ناتووە 1600 شتێک کردو بەکەڵک نەوەڵا بەکەڵک ناتوو ئیسفادەم لێ نەکردو فلپەمپەکەم بوو گۆڕیەوە بەخوا تا لە سنووقی سیارەکە نرخی کرێشە لەکو خۆیەتی نرخی کرێژ هێشتا بگرێت کەمترە خەڵک پارەی پێ نییە کێشەکە ئەوەیە ژمارەی بەنزینخانەکانی 750 زیاتر بکرێ باشتر نییە بارە وەڵاشتێکی زۆر باشە و ئێمەش ئەوەمانەوە بۆ تەکسی زۆر باشە ئێمە ئەگەرسا بۆ تەکسی بکرێت خصوصی تێکەڵی نەبێ باشترە چکو ئێمە بەژەوندەکەمان لەسەر تەکسیە هەنێک کەسەیە جیاوازترە هەنێک کەسێکاکە بەژەوندی تری لەلایەکە ترۆ هەیە وڵا خاڵۆگیان لە سعات 11 سەرمان گرتووە لە کوێن بەخوا درای ئاسایشی گشتوری و سەرمان گرتووە ئارەوەڵا بۆ چەند لیترە بەنزین وەڵای بۆ چەندێ بۆ 750 دینار ئارەوەڵا باشە ئەمە ناشاری نەبێ ئاواکەن ئارەوەڵا بەخواوەدا لە این شۆخەڵێ نەگەرسی مێشکەونە مێژایدی لە قاچی ئەو مێشوای ئارە بەخۆ ئەوە برا گەورەکەشمەوەیتە قوڕیگەکەم بەرسەمان ئارەوەڵا ئیشەڵاکەت قوڕ ناقی مەسەتا بەس وەڵا خۆ مەگەر نیوەی ئەو پارێکە لەما بۆتە گەرتوبی بە دەرمان چەندیشی دەگەم باش هەفتە زەی دەگەی دو تاوایتر نەجات وازان بۆ 40000 ئەمەد کردو بای 40000 بێ چارەسەوەری ئارە بەخوا بەس دەرمان و حەبوو دەرزی و ئەم شتان لەنا سیارەکە خەوتن یا خەوتان لێ نەکەوت کۆرە خەویی بەخوا مێشی بی و ئاونێ بوو لێ یەڵام خەوی ئارەوەڵا نییەڵە سابێتە بەنزین تاتێکە بڕۆنەوە بخەون ئارەوەڵایتر بڵێن چی ئارەوەڵا ئیشی ئەبرۆتان وازان فت تەوا وڵا دیسە ماڵە بەخۆ بخێتە ساعت 12 دواییشی چی وڵایشی نامێن کەواتە ڕۆژێکتان وەکۆ لێ فت بۆ بەنزین ئارەوەڵا وازان قازان سەرمایە ئەی ڕەحمەتی لێ بێ ئایتر چی بکەین گاک تە بەخوا سەو بێ چاوەڕێگەین تە بانزینەکە ماوەرگرێ بێت چینە بە ماڵە بخێنێ تا یەک و دوو سەرۆکی حکومەتی هەرزانێک کوا خۆی ژیان وڵی بە هەراژوژە بەخۆ ئیتر بەخوایتر چاوەڕێین بەشکم خوا گاکە ئای ماخولە لە سێمانە بەزم بازیخانی تایە سێ بازیخانەیە کەمە ئەی کازیوە ئێرە چوارچن ئەی ڕەحمەتی لێ بێ چۆن شتی وایە بەکاکە سێمانێکی گەورە و گران سێ بازیخانە چۆن شتی وایە بێت وایانە ئەیتر خازیش کاکەوەتە خازی ژۆڵای نازم با فڕیوە ئەتەوێ بڵێ هەموو ژیانمان بۆتە سەرەگرتن ئای ڕەحمەتی لێ وەخوا سەرە کورە ریلاک بوون ڕاکردن کورە داچیمانە ناتوە جاژە دەغندەی ژوور سەبێ لە کاتی سەرەگرتن وەرە وڵات دەنەدەنی تیابێ شەڕی تیابێ کورە زۆشتی تیابێت یەکی بلۆگی دانێنم بلۆکە من دامناوەکی کورە بلۆک بەخوا سەوەدە 4-5 سارەمان پێشەوە خۆ ناچم پەلاماری بەم وایە ناگاکە بلۆک و مێشولەکە خواردومی وەرای بارە بەخواستی هیچی نییە ڵام گاکە خوا چ زێ لە بەرز کردومە دوو بەو خواونە بێتاقە دیاری هەرمە پرسەوە چییە نەخەوت نەخەوتووی لە سەعات چەندە لێری ساعت سێوە لێ لە سەعات سێوە لێری جا خۆی ساکە بەنزینی وەرگربێ بڕۆتەوە خەوی وڵای ناوێ بخێنەوە چیم بۆ ئیش بۆی تا میزاجی ئیشتە بێت توانە ئیشتە بێت وڵای مەجبورین چی بکەین ئیشەکەمانەوە وڵە خۆشیان ناتوو بێ باشە ئەگەر ژمارەی بەنزیخانەکان زیاتر بکریا باشتر نەبوو بۆ باشتر نەبوو بەرەوەڵا زۆریش باشتر بووی دەرەم ئیستیحامە دروست نابوو لەوانێت 500-600 سیارە لە دواوە بێت تا ئێستا پێناکاوی شادێ بەنزین نەما ئیترەوە قوربەسەری وا وڵاتیە هەروان قوربەسەر باشە خۆ سەرۆکی حکومەت دەڵێ نرخەکەی داشکێ بووە باش 150 چێرە خۆیت ناکرێت لەکوێ بکرێ تۆ خۆت بە گران بە بەنزیخانەی بفرۆش ئێستا لە هەولێر کۆمەڵە بەنزیخانە گەرزەرێکیشان لە خۆیان یابێت شتێکی ترە بەڵام لێرە کە زەرەرەکە لەبەر ئەوەیە کە ترسیان هەیە مەسلحەتی خۆیان
یعنی مەسلحەتی خەڵک لە بەرچاو ناگرن لەو کاتە کێ مەسلحەتی گێ لە بەرچاوە نەوەڵا تا خۆیان وەسابێتن حساب بۆ هیچ کەسێک ناکەن ئەوە حساب بۆ برا و کەس و کاری خۆیان ناکەن تا چۆن بۆ هاوڵاتیە سلام علیکم ئەی عەلەیکە سەلام و سەحەد و چاوم یاخوا ئەو چاوانە خۆش لە تۆ ڕێزێ چاو ماچەکەم لەکەیوە لە سەرایت بەخوا لە دوو شەوە ئادێنە بانگی نەدا لە وڵو بەبوون ئاوە ئەرە بەخوا باشە ناچاری نەبێ ئاوا سەرەگری ناوەڵای ناچاری نوێت بەتەمام هەست سەرێش نەگرم مەگەر ئاوا بێ هەر تێنەکەی گەلێ باشترە ئەو نە چاوەڕوانی ئەەکەیت و بێخەوە بیت و مێشولەی دنیا پێتەوە بەخوان وەک بە ڕۆژی سلاحاتمانێ شەویش نیمانە ئەما قول نیە سەعات دووی نوێی شەو ئالیا سەرە بگری لە وڵو بەش بیت جا خۆ میزاجی بۆ ئیشکردن نابێ بە ڕۆژەکە ناوەڵا ئەچمە زڕگە ڕۆژا کاروانێکەکەی دوو کاروانەکە یەکەت بێ نەبێتەوە ئیدە بەخاوە ئیشەکەمانە باش خۆتیان هەرزانێکی ئی وەڵای دە بە هەر بە وتین بێدنیا چاک بووە بەڵام نەوتونە و نەکردنیشە لەگەڕکردنا زۆری پێچێ ناتوانن یان نایانەوێت وەڵا نانوێ نابۆ ناتوانن برا هەموو عێراقی من و تۆ نەوت و گاز و بەنزین و غازە ئەگەر دیکەن بۆچی بیانێ مە بەسیان بێیکەن بە تەمەنی ژەنا بوو ژیانمە هەر سەرەگرتم بوو بەخوا بە تەمەنی ژیانم بڵێ هەر خەڵکی شەڕەشەق و بەردەبەست بووم و هەتاک و بە مەکینە دێ بە دێمانە گێڕان ئەوە تا ئێستا بەخوا هەتا ئێستا کیا بووە پێشنەکەی دێرین بوومە ئێستا لە دێوشتایان بینیان لە دێیچی وەڵا حساب بۆ دێ هەر ناکەن دێیچی وەڵا من لە دەیەکان بڕاوکە هەر ناژەم بڵێن چۆنن ئێستا نەیان تاوا ئیشان نەما بەدێ ئیشان بەدێ نییە نەوەڵا تەواو بەنزین هەیە نییە غازێ بەخوا مەکینەم پێ بووە بردن من گەڕامە تۆ کۆپتەر لەسەرم لەو بەردەکەرە سویاردم هەیە هاتمەتە کۆپتەر حازر بووە سەر مەکینەکەی سوستان ئێستا حسابی چمان بۆ ناکەم قەدریان نەزانی وەرە نەوەڵا ئەوەی کە قەدری بێت لە دیار ئەویان بۆ لای دێ نەکردوێت چیان کردووە ئەی بۆ خەڵکی شارەکەیان زۆر کردت خوا وەڵا بۆ شاریش حسابیان بۆ کەس نەکردێ نەک بۆ شار ئەس بۆ خۆیانەوتەوە ناوەڵا ئەوەی حسابێ بۆ کەسی ناکەن ئەینا ئەتوان هەموو گۆڕانکاریە بکەن و هەموو کار ئاسانیە بۆ خەڵک بکەن کێلگەکان و کۆمپانیەکانی خۆیان بە 1300 بەنزیقانەکانیان فرۆشتووە دوێنێ سەرۆکی حکوومەت دەڵێ هەمووتان بیکەن بە 850 تەمای لەسەر گیرفانی بازرگانەکان ئەرزانیکە جا بە خۆرعانی عەزیم ئەوەش ناکەن ئەوەش ناکەن نە بەخواوە وتن کردن جایە وتن جایە من کە ئەم پاسە بەنزینی دێنەکەم مادیوە بە خۆی کوژێتەوە یعنی نیەتیان نییە وەڵا نیەتیان نییە ئەی ئەگەر نیەتیان بێ نایکەن بارە وەڵا نیەتیان بێ ئیسە بەنزینەکەنە 250 عیبە نییە بۆیان ئێمە لەسەر بەحری نەوتین و ئەمە حاڵمان بێ وەڵای ئەگەر بزانن نەک عیبە هەموو شتێکە ئەرە وەڵا بەرە وەڵای عیبە ئێمە عێراقێکی ئاوە هەزاران چەند شەهید دراوە لەم وڵاتەی من و توە حساب بۆ شەهیدەکانیش ناکەن لە داخا پێکەنی لە داخا بێکردن وا مالیات بۆ داخا پێ بکەنی بەقورعان لە سەعات نوێژی بانیم کردو هات نێژیوانیوە بانگیان بەفەرم دەچوم بە جەماعەت بەقورعان لەماوەندە دەدەم با فریاکەوە پیر ناکەم بەس بە تەمەنی وا بزانم هەر خەریکی سەرەگرتنی هەر خواوەکە لەوەتی دوای نەوتویەکەوە لەدوێنەوەی یعنی ئەوە چیە تێ بڵێ پێشنەوە یەک باش بووین دەوە پێش نازانم سیارەش نەبوو بەڕاستەکەی بەس لێسا باشتر بوو نەوتەکە هەرزان بەنزینەکە هەرزان ئەو کاتە بەخوا بەرمیلە نەتوانە کڕی بە 7000 بەخوا لێرە چوم سارەی گازم پێ بووە بەخوا چوومە تا خاڵس باش 12 پەجای پێ کردووە جا بزانە ئەوە هەرزان بوو ئەی ئێسا بە 1250 هێچی ئەزای چۆنە بە 12 سوور ڕێزم هەیە ڕێزم هەیە بۆ خوشکانەمان لە چەمچەماو کە بە کۆڵان هێنا لە ئێستا هەرزانتر بوو ئەو سادی تێ بنزین دەکری بە 5000 بە 7000 ئەو کاتێ بە حەوت نەرێ و کاتەیە وانە ئێستا لەبەر چەند نەزات تۆ لە بەیانیەوە سەرەگری والله ئێستا نازانم بڵێم ئاگەر لەگە فەرقی هەیە آخر ئەم بەزینە چاکیش ئەرە بەخوا ئەرە والله ئەم بەزینە چاکیش بڵێ بەنزینە بازرگانیەکە گرانیشە و خراپیشە ئەرە بە قورئان گەلێکە هەر بێرانە گەلێکە تابلۆکەت هی ڕۆژهەڵات و ئێرانە بەڵێ ئەرە والله خەڵکی لەوێ جیاوازین سوتەمەنی بە باسکە لێ هەرزانە ئەرێ والله لە چاوێرە هەر قیاز ناکرێت ئەی باشە خۆ لای ئێوە شەڕە لای ئێمە گران بوو چۆن چۆنیە والله جا خۆ ئەوە پرسیارەکەش ئێوە من لە ئێوەی بکەم یعنی لای ئێوە کە خۆتان خاوەنی شەڕەکەن ئەو نەگران نییە نانە ئەسڵەن نەوەڵڵ نەوەڵڵا
ئەڵانە ئازادەکەشی لەیەکی کاتە 5,000 خۆمان کە بەهین ئێوە گەر حسێبیشیکەی ناکاتە 100 دیناریش بە 100 دینار ئەرە وەڵڵا لەترێ بنزین لیترێ بنزین بە 100 دیناری خۆمان لە بازرگانیەکەی ئازادەکەی دەوە حکومیەکەی کاتە بڵێم چی کاتە 25 دینار 25 دینار واتە لیترێ بنزینی پاڵپشتی کرا و لە ئێران بە 25 دینارە لە کوردستان بە 750 دینار ئەرە وەڵڵا ئەرە وەڵڵا لەوێ وایە سەرگرتنی هەیە نەوەڵڵا ئیسە نەماوە سێگشتی بۆ بە کارتی لە منتەقەی خۆمانە ڕۆژهەڵاتە سەرگرنی هەیە وەڵێ لە منتەقەی وەکو ئێرە بێ نا وەڵی زەحامەکەی وانە ناڵی سەحامەکەی وانە لە سەعات سێوە لە سەرای لێرە بەڵێ ئەرە بنزین ئازادەکەی سەرێگەرەکەی نە حکومیەکەی سەرێگەرەك ناوێ کارتت هەیە بە کارتەکەی خۆت خێرا چۆ بێن هەر بنزین خانەکە توانی وەرەگری تۆ بڕۆی هیچ کاتێ بۆ لە ئێران لە سی بەیانی و چاوەڕێ بکەیت تا ساعات 7 بەیانی نەوەڵا نەبووە لە کاتی شەڕەکەشە لە کاتی شەڕەکە بن شەڕەکە وڵا لێرە بوو بەڵێ خزم و کەسب لێ بوو نەوەڵا وانە بوو بەڵێ سەرەکەیشی بوو بێ زۆر کەم مەسەرەن زۆر کەم ئەرێ وەڵا هەر چۆن بێ لێرە باشتر بووە زۆر ئەرێ وەڵا حکومەتی ئێرەمە هەموو ڕۆژێڵێ هەمووی بەرزیخانەکان ئەیە وەکو ئێرە نییە فقط بەس بەرزیخانە مەسەن 750 حکومی بە ئەو هەمووی بەرزیخانەکان ئەیە تەوای بەرزیخانەکان حکومیە واتە ئەو وڵاتی کە خاوەنی شەڕەکەی وەزئی لەو وڵاتە باشە کە خاوەنی شەڕەکە نییە ئەرێ وەڵا گرەوای لێ هاتووە داواکاریەکە بگەێنە داواکاریم ئەوەیە ئەمە حاڵە لە سەعاتیەوە من وەستاون لەسەرا باشە وەڵڵاهی جاران پێڵاومان بۆ بردن قاتە جلمان بۆ بردن جامانەمان بۆ بردن شتمان بۆ بردن بە گەورەی خوا ئێستا چێ ناو ناتێت ئەمانە پیاون تەواو گیانمان دەرچوو لەگەڵەمانە بە تەمەنی تۆ خەریکی سەرەگرتنی تەمەنی من یا تەمەنی من چوودامەوە 4 ڕۆژە من بڵم سیارم پێ خۆ هەموو جاریاوان نیە لە زەمانەی تەقیانوس و هەر ئاوا هاتووی وەروا بووین چوزام ڕۆژە سەرە بۆ غازەگری ڕۆژە سەرە بۆ ئاو بۆ نەوتەگری و ڕۆژە بۆ ئاوەگری ئایشمان نییە بە قورعان پێ ڕۆژە ئاو نادەدۆ بەلو ئەمانە ئەی باشە بۆ نەتووڕێی ئەی شەڵە قورعانە لە سەعاتێشەوە لە یاو خەریکی جانم دەرەچێت خوانەکە یعنی پێش نوێژی بەیانی هاتووی بەخوا پێش نوێژی بەیانی بانی ناو ئالێوا لەو سەر شۆسەی نوێژم کردووە باش ئێمە خۆمان ئێستا ساکەکەم بینی ڕۆژەڵات بوو ئەوی باوەکە لە ئێران و قەیرانن یە نازان بۆی لێرە هەیە ئەمە ئێمە بەوەی شەڕەکە ئێران شەڕی تایە نە ئاو قەیرانی ئاوێ نە غازیە نە بەنزینی هەیە نە پارە هەیە بانی ناواتوو بانی نێواتووی نوێژەکە لێرە کرد ئەرە وەڵڵاهی لەو مسەوتە کردی حەزیشەکەم لەتری بێ بە 5,000 باشە بوو شۆفێری تەکسی بۆ حەزەکاوا بێت ئەزانی بۆ لەبەرەوەی یەکەم لەبەر خاتری ملەتێکی خەوتی نووسکی کەم هۆشی بێهۆشی نەخۆش ئەمە یەک دنیا نەخۆشی لێ دۆزینەوە دوو هەمینیش لەبەر خاتی ئافرەت نازانێت لێ ئەو بازاڕی قرەباڵق کردووە ئیستیحام قرەباڵقەیەک دروستەکە بێتامی کردووە بەنزین زیاتر دەسووتێنن دووەمی لەبەر خاتی ئەوەی 100 سیارە حساب بکە لە 100 سیارە 20 سیارەی 2 نەفەر و 3 نەفەری تیانی هەموو یەک نەفەرە ئەگەر بنزینە گران بێ ئاوا نابێ خەڵک حەزەری خۆیەکە سیارە لە ماڵە گیرەدایە هەیە لە ماڵ 2 سیارە هەیە ئەچێتە دەرەوە بەڵام ئەگەرەکو گران بێ بە سارێکی شەکە کاتژمێر حوتی بەیانیە دابشکردنی بنزینی 750 دیناری لەم وێزگەیە بەردەوامە وەکو کارمەندانی وێزگەکەش پێیانوتین ناگاتە کاتژمێر 12 دابشکردنەکە کۆتاییە لەبەرەوەی ئەو 36,000 لیتری کە ڕۆژانە بۆیانە کۆتاییە واتە ڕۆژی یەکتان کەریان پێدەگات بەشێک لەو شۆفێرانی کە چەندین کاتژمێر لەسەردا بوون بە ناچاری دەگەڕێنە ماڵەوە بێ ئەوەی 1 لیتر بنزین وەرگن تا بەرنامە بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرە کە سپادەزایە